ڕۆژانی ڕابردوو بۆ وڵاتی بەریتانیا ڕۆژانێکی مێژوویی پڕ لە دڵەڕاوکە بوون. هەر لە ڕاستپاردنی سەرۆگۆزیرانی نوێ و مردنی شاژنە ئیلیزابێسی دووەم و پێشبینی گرانبوونی وزە و بەرزبوونەوەی هەڵاوسان لە وڵاتەدا جۆرێک لە شڵەژانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لێکەوتووەتەوە. دەبوو لە دوای جەنگی یەکەمی جیهانی بەڵێنەکانی سەرۆک وێڵسۆنی ئەمریکی ڕووی داگیرکاری زلهێزانی خۆرئاوا بگۆڕێت و مافی چارەنووس بۆ گەلانی ژێردەستە بگێڕنەوە. بەڵام بەریتانیا و فەڕەنسا تا جەنگی دووەم و بگرە زۆر دواتریش بە شێوەی دڕندانە مامەڵیان لەگەڵ وڵاتانی داگیرکراودا دەکرد. تەنیا ئەو کاتە ملکەچی داوای گەلان دەبوون کە خەبات و قوربانیدانی گەلان ئەوانی تێک شکاند. قۆناغی جەنگی ساردیش زیاترە و هاوکێشەیی چەسپاند. دوای جەنگی دووەمی جیهانی بەریتانیا ئیمپریالیستی لەبەر پیری و کەنەفتی بەردەم شۆڕشی ئەو گەلانەی جیهان بە ناچاری پاشەکشەی کرد و بۆ هێشتنەوەی بەشێک لە هەژمونی خۆی بووە پاشکۆی هێزی دەرکەوتووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە زۆر ئاسایی بوو سەرۆگۆزیرانی پێشتری بەریتانیا تۆنی بلێر بە کوێرانە بەشداری لە داگیرکردنی ئەفغانستان و عێراق دابکات. دواتریش دەرکەوت ئەو زانیاریە هەواڵگریانی کردیانە پاساوی جەنگە خوێناویەکەیان چاواشەکارانە بووە و هەر لە سەرەتاوە حکومەتی بەریتانیا بەو پاساوە ناڕاستەی زانیوە. بۆیە چاودێرانی بەویژدانی بەریتانیا تۆنی بلێریان بە هاوبەشی ڕاستەقینەی تاوانی کوشتار و ماڵوێرانی ملیۆنان ئەفغانی و عێراقی لە قەڵەم دەدەن و لە تاوانەکانی زیندانەکانی گوانتانامۆ و باگرام و ئەبوو غرێبدا بە هاوکاری جۆرج بۆشی کوڕی هەژمار دەکەن. گەرچی بە پێی گلەی ڕۆژنامەی جۆرزالین پۆستی زایۆنستی شاژنە ئیلیزابێس لە ماوەی 70 ساڵی پاشایەتیدا سەردانی زۆر وڵاتی کرد و نەچووەتە ئیسرائیل، بەڵام حکومەتی بەریتانیا لە چەسپاندنی بەڵێنی بەلفۆرەوە تا دوا بڕیاری لیز تراس سەرۆگۆزیرانی نوێ بەوەی بزوتنەوەی حەماسی خستە سەر لیستی تیرۆر هەمیشە بە قەوارەی زایۆنستی و وێرانکردنی فەڵەستین وەفادار بووە. نەهامەتیەکانی بەریتانیا بۆ گەلی کوردستان لە کەس شاراوە نییە، تەنانەت ئەوانش کە هیوای زۆریان لەسەر هاوپەیمانەتی پاشکۆیانی واشنتۆن و لەندەن هەڵچنی بوو دەیان پێشمەرگەیان بۆ ئاسایشی هاوپەیمانان کردە قوربانی. با پێی راپۆرتی توێژینەوەی عێراق کە بە بیکەر هامڵتۆن ناسرا بوو کەرکووک وەکو بەرمیلی باروت شوێنرا بوو. ڕاستپاردەیانەوە بوو مادەی سەوچلی دەستوری عێراق جێبەجێ نەکرێت، بۆیە ڕاستە هۆکار و هەلومەرجەکان گۆڕدراون، بەڵام خواستی چەسپێنەرانی ئەو هێزانە لە قاڵبی زاراوەی زرق و بریقداردا وەکو خۆی ماوەتەوە. In taking up these responsibilities, I shall strive to follow the inspiring example I have been set